لەگەڵ چڕبوونەوەی دانوستانەکان بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتتی هەرێم هەنگاوەکان بەو ئاراستەیەدا دەڕۆن کابینەی ئەمجارە سێبەری حیزبە ئیسلامیەکانی بەسەرەوە نەبێت. بە پێو دانوستانانی کراوە سینناریۆی بەهێز ئەوەیە کە حکوومەتی داهاتوو تەنها لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕان پێک بهێنرێت و حیزبە ئیسلامیەکان بەشداری کابینەی نوێ نەکەن. لە دوای هەڵبژاردننی سی ئەیلولی پەرلەمانی کوردستان یاگرتووی ئیسلامی بەرەی ئۆپۆزیسیۆنی هەڵبژارد و بزوتنەوەی ئیسلامیش نەبووە خاوەنی هیچ کورسیەک بۆ ئەوەی پۆست وەربگرێت. بۆیە ئەگەر کۆمەڵی ئیسلامی بەشداری حکوومەت نەکات ئەوە بۆ یەکەمین جارە حیزبە ئیسلامیەکان لە دەرەوەی حکوومەت دەبن. ئەگەرچی کۆمەڵ بە ڕسمی ڕای نەگەیاندووە بەشداری حکوومەت دەکات یاخود دەبێتە ئۆپۆزیسیۆن، بەڵام بۆ پێی کە تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان وەک براوەی یەکەمی هەڵبژاردن لە دەرگای ئەو حیزبەی نەداوە پێناچێت بچێتە حکوومەتەوە. لە سەربەشداری کۆمەڵیش لە حکوومەتی نوێی هەرێم کورسان نیوز هەوڵیدا لێدوان لە لێپرسراوانی ئەو حیزبە وەربگرێت، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن و ڕایانگەیان چاوەڕێی وەفدی پارتی دەکەن بۆ ئەوەی لەگەڵیان کۆ ببنەوە. هەر یەک لە کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوەی ئیسلامی پێکەوە خاوەنی زیاتر لە 200,000 دەنگن، بەڵام پێناچێت ئەم جارە بەشداری حکوومەت بکەن. لە ئەگەری بەشداری نەکردنی حکوومەتیش لەلایەن ئیسلامیەکانەوە قۆناغێکی تر بۆ ئەوان دێتە پێشەوە کە چاوەڕوان دەکرێت کۆمەڵ و یەکگرتوو بزوتنەوە بارێکی ئۆپۆزیسیۆنی دروست بکەن و کاری پێکەوەی هەڵبژێرن. بەڵام تا ئێستا دەرنەکەوتووە بەشداری نەکردنی ئیسلامیەکان لە کابینەی نۆ خاڵی بەهێز دەبێت بۆ حکوومەت یاخود بە پێچەوانەوە ئیسلامیەکان سوود لەو پێگە تازەی خۆیان وەردەگرن.